لەسەر ناوی لایەنە سیاسیەکان و سێسایە هەروە چالاکوانانی مەدەنی و جەماوەری خەڵکی سێسایە کەمپینی هاوکاری بۆ ڕۆژاوای کوردستان کە ماوەی 6 ڕۆژی خایان کۆتایی پێێنین ئەمڕۆ. سەرەتا ئەمانەوێ سڵاو و ڕێزی جەماوەری سێسایە کۆی لایەنە سیاسیەکان و چالاکوانانی سێسایە بە ڕۆژاوای کوردستان بگەێنین، سەری ڕێز و نەوازش لە بەردەم شەهیدەکانیان دابنەوێنین. هیوای چاکبوونەوە بۆ بریندارانی ڕۆژاوای کوردستان بخوازین. دیسان ئەوە نەفرەت لە لەشکرکێشی دەوڵەتی تورکیا و مەعامەلەچێتی ئیمپریالیزمی نێودەوڵەتی بکەین لە بەرامبەر بە کورد. ئەمانەوێ بڵێن کە ئێمە لێرەوە پشتیوانی ڕۆژاوای کوردستانین بە دڵ و گیان. ئەم کەمپینە لە ئێمڕستایە کۆتایی پێدێ، بەڵام بێگومان چالاکیەکانی جەماوەری سێسایە خولایەنەکانی سێسایە بەردەوامێ بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان. ئێستا و هاوکاریانەی کە لە سێسایە ئامادە بوون ئێمە ڕایگەێنین. لێرە کۆمان کردوتەوە ئێبێن لە سلێمانی تەسلیمی مانگی سووری ڕۆژاوای کوردستان یەکەین. بڕی 2,600,000 دینار هاوکاری کۆ بۆ تۆکو پارە. ئەتوانین بڵێن زیاتر لە بڕی 2 ملیۆن دیناریش دەرمانی پزیشکی کۆکراوەتەوە. خواردنی مناڵان و پێویستی مناڵان و جلوبەرگ و جێوبان و هەتا فەرش و هەندێک یاری و لە ئاوی ئەو شتانەی مناڵان کۆبوون کراونەتەوە.